تایبەت بە پەیامەکانی سەرۆک بارزانی بۆ ناوچەکە و بە دیاریکراوی بۆ ڕۆژئاوای کوردستان لە سووریا گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شرۆڤەکاری سیاسی و مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. ئەم ڕژبوونەی سەرۆک بارزانی بۆ پاڵپشتیکردنی کوردانی ڕۆژئاوا چی دەگەیەنێت؟ پێشەکی زۆر سپاس. خۆی بەڕاستی پێت بڵێم ئەمەیە سەرۆک بارزانی، ئەمەیە جەنابی مەسعود بارزانی کە مەرجەیەکی ئالای هەموو کوردەکانە، هەر چوار پارچەکانی کوردستان لە چاوی دژمنەکانی خۆیەوە لە پێش ڕەفیقەکانی خۆی. ئەمە ڕاستیەکی حەقیقەتە. ئەمە حەرسی خۆی لەسەر هەر چوار پارچەکانی کوردستان بەڕاستی جێگای ڕێز و جێگەی تەقدیری هەموو کوردێکی شەریفە لە هەر جێگایك بێت، بە تایبەت لە ڕۆژاوا. لەبەر لە ڕۆژاوا حقیقت بێخودانیەکی دیاری لیان دیار بوو لە فترەی ئەخیری، یعنی جموجوڵێکی وان تیا بوو خەڵکێک کەزرەکرد ئەبنە فەریسەیەکی سەهل بەر زۆر کەسێکی تر. ئەوان لەبەر ئەوە پەنیان ئێنا بۆ جەنابی سەرۆک بارزانی کە بتوانێت لاینگریەکی وا بکات، بتوانێت ئەم ماڵە جارێکی تر ڕێک بکات و ئەوەی کە بیستوتانە، ئەوەی کە منیش بیستم لە قەناتی شەمس کە دەستخۆشییان لە یەکەم و زۆر کەیفشم هات بە زمانێکی عەرەبی بۆ عەرەب قسە بکات، لەبەر عەرەب محتاجە بە زمانێکی ئەوان لەگەڵ قسە بکەن و بە تایبەت لەسەر زمانی مەرجای کوردی جەنابی سەرۆک بارزانی. ئەمە جێگای ڕاستیە، ئەمە نیشانەی حرسی جەناب بارزان سەرۆک بارزانیان لەسەر کوردستان، حرسی ئەوەیانە کە جارێکی تر نەبنە قوربانی قەدەر و قوربانی جموجۆڵەکانی ئەقلیمی و نێودەوڵەتی. دکتۆر محەممەد، ئەمە باسی گرنگیەکەیت بۆ کردین، بەڵام با بزانین ئایا ئەم پەیامانە چ کاریگەریەکی دەبێت؟ بەڕاستی کاریکاریەکی ینی کاریگەریەکان زۆر دیارە. یەکەم شت ئەگەبەی لە دوای ئەوە چ ڕوویدا و لە پێش ئەوە چ ڕوویدا، لە پێش دیتنی جەنابی سەرۆک لەگەڵ مەزلوم عەبدێ و لە دوای ئەوەش حقیقەت لە پێشەوە زمانەکەی هەیئەی تەحریری شام فەرق بوو لەگەڵیان، زمانی نێودەوڵەتیش فەرق بوو لەگەڵیان. لە دوای پاڵپشتی جەنابی سەرۆک بارزانی زمانەکیان هاتە گۆڕین، هەستیان کرد بیان و ئەمان بەتەنیا نین، ئەمانیش مەرجایەکی خۆیان هەیە. پێویستە بێنە جێگای ڕێز، پێویستە بن بەشێک لە حەل لە سووریا. ئەوانیش جارێکی تر نەک هەیئەی تەحریری شام، نەک وڵاتێکی ئەقلیمی حزب بکات بیان و ئەمان جارێکی تر فەریسەیەکی سەهلن هەرچی شتێکی ویستیان لەگەڵەکەن. نەخێر، ئەمانی ساحبیان هەیە. ئەگەر قووەتمان نەبێ ئێمە دەرگای دیبلۆماسیەتمان هەیە، ئەزانین چۆن لە دەرگاکانی مجتەمەعی نێودەوڵەتی بدەین تاکو بنە پاڵپشت بۆ کوردەکانی سووریا، جارێکی تر نەبنە قوربانی قەدەر و تاریخ و جۆرافیا. بەڵێ باشە دکتۆر، یەکێک لە قسەکانی جەنابی بارزانی ئەوە بوو کە دەڵێت فیدراڵیەت باشە بۆ کورد و بۆ ڕۆژاوای کوردستان، بۆی کە مافی هەموو نەتەوە پێکاتەکان تێیدا پارێزراو بێ. بەڵام ئێمە بینیمان لە بەرامبەردا ئەم دەسەڵاتە کاتی ئێستای سووریا فیدراڵیەت ڕەت دەکاتەوە، کەواتە لەو نێوەندەدا دەبێت چی بکرێ؟ بەڕاستی منش ئەگەم لە قسەکانی بوو بە وزوحی وان وتی من وا ئەبینم، بەڵام قرارەکە لە خۆیانە. بەڵێ وایە قرارەکە لە خۆیانە، قرارەکە لە جەنابی سەریانی ڕای خۆی فەرس نەکردی لەسەر هیچ کەسێک لەبەر کابرایەکی شارەزایە و ضەلیع لە سیاست ڕای خۆی فەرس ناکات و حەقیش نییە ڕای خۆی فەرس کات لە مۆزعی کە ئەمڕۆ ئێمە تیاژین. قسەکانی زۆر زۆر مەوزوم بوو. یەکێک لە پێشنیارەکان ئەوەیە ئایا ئەوان ئەتوانن دابشکردنی سڵتە و تەروە بکەن لە سووریا یانە، یان هەر حەدلێکی هەبێ خۆیان پێکا بشن. ئەهەمشی کوردەکانی سووریا وەکی جاران نەبن، کوردەکانی سووریا بەشێک بن لە حکومەت، کوردەکانی سووریا دەورێکی قایمیان هەبێ، کوردستانی سووریا هاوڵاتی دەرەجە یەک بن، کوردەکانی سووریا نەبنە بەشێکی وەکی جاران مواطنی دەرەجە دوو، یان بەشێک بن لە حکومەت و لە بریاردا لەم وڵاتە لەبەر وڵاتەکە وڵاتی خۆیانە پێکهاتەیەکی ڕەسەنی سووریایە. سووریاوە نییە تەنها بڵیت خەڵکێک هەیە ئەسڵەن ئەڵێ سووریا لە عەرەبیش لە سووریا نەبووە، کورد و وڵاتەکانی ملەتەکانی تر لە پێش عەرەب لە سووریا بووینە. بەڵام ئەمڕۆ پێکەوە ئەژین چۆن ئەتوانن سیاغەتێکی مشتەرەکی حکمڕانی بۆ بدانین. کۆنفەدرالیەت، حکمی زاتیە، ئیداری لامەرکەزیە، خەیارات زۆرە. ئایا نیەتیان تەواوە پێکەوە بژین؟ ئایا نیەتیان ئەوەیە قازانج بکەن لە دەرس و عبرەت لە تاریخە خراپەکەی خۆیان، لە تاریخە نەعەدالەتەکەی کە هەیەە یان نە؟
اما انا همون تشالنج بو شرع باي ذا واي يعني شرع لقناغي كوايا دايا آیا ابيتا پیاوی دولتیان جاری كتر ابيتا ارهابيه كتر اما لقناغي انتقالي دايا آیا او اختباريه كمش لا مجتمعين او دولتي تعامل كردنا لقل كرد بله دكتور جنابي سروق بارزاني بال پشت بو حليكي تمام حلێکی سەقامگیر و ئەمنیەت لەگەر نە ئەمنیەت لەو لێوی حدود لۆ ئێمەش نامنیەتە. دکتۆر یەکێکی دیکە لە پەیامەکان دەڵێ دەبێت دیمەشق لە تایبەتمەندێتی کورد تێبگات. ئەگەر من داوا لە تۆ بکەم چۆنم دێڕە شرۆڤاکەی؟ ئەگەر بگەڕیتە تاریخ دیمەش بە حیاتی خۆی اعتیبارێکی بۆ کوردی نەدانا بوو. لە دیمەش کوردەکانی تورکی سووریە لە کورد لە سووریە تا فترەیەکی زۆر کەمیش حقیقت نەک مواطنی دەرەجە دوو بوو ئێمە لە عێراق لە تاریخ بووینە مواطنی دەرەجە دوو بەڵام لە سووریە مواطنیش نەبوو با حقیقەتەکەەوە بزانین کەلتورێکی تەمامەن فەرقیان هەبوو. ئەمڕۆ مۆناخەکە گو لە دوای 2011 و ڕوخانی ڕژێمیش ئەم 2024 ئەم فترەیە حقیقەت شتەکان گۆڕاوە. پێتویە پێویستە بوو چوونەکەی من تەحلیلی قسەکانی ئەو لە قیادەی تازەی لە دیمەشق بزانێ کوردیش پێک هاتەیەکی سەرەکین نەک بسووتێنێ جارێکی تر لە ساڵە لە بەوتەقەی ئیسلامی ئێمە مسلمانین و ئێمە براین ئەم قسەنە ئەم پۆستەی کە هەندێک جار باسییانەکەن با ئەویش ئەگە دەستە عەرەبیەکەی خۆی ناتمیش دەستە کوردەکەی خۆی داوازێنم مشکلم نییە ئەگەر ئومە بێت بەڵام من ئیمانم نییە بە فکری من ئیمانم هەیە بە فکری قومیەت ئەمە دەڵێت پێویستە دیمەشق ڕێز لە تایبەتمەندی کورد بگرێت و بزانێ کوردیش مکەونێکی ئەساسی ئەم وڵاتەیە تەسلیحەکانیان تا ئەمڕۆ بەم قۆناغەیە بەڵام ئایا جێبەجێ ئەبێت تاریخ بۆمان ئیسباتەکە تاریخێکی نزیک ئایا ئەڵێن ڕاستە یان ڕاست نییە بچوونەکەی من ئەگەر بە تەنیا بن مکەوناتی مجتەمەعی سووری پێکەوە ئەتوانن لەگەل یەکتر بژین و حەلێک دابنن لەبەر تەوازنی قووە لێ دیارە لەو ناوچەیە ئەگەر دەخولی وڵاتە ئەقلیەمەکان بێت کێشەکان ئاسانترە بێت. دکتۆر محەممەد من لەو شەوانی ڕابردوودا لەگەڵ شرۆڤەکارێک گفتوگۆی پرسی کوردمە کرد لە سووریا ئەو باسی لەوە کرد بە تایبەت لە باسی نووسینەوەی دەستور چونکە بۆ خۆ دەزانی دەستوردایکی یاساکانە و مافی هەمووان پارێزراو دەبێت هەرچەندە لە عێراق ئەزمونەی کورد ئەزمونێکی تاڵی لەگەڵ دەستور هەیە لە چوارچێوەی جێبەجێ نەکردنیدا بەڵام ئەو بەو شێوەیە باسی کردوتی دەبێت گەرنتێکی نێودەوڵەتی هەبێت بۆ ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی هەموواندا و بەتایبەت کورد ئێوەش هاوڕان لەگەڵ ئەو گەرنتێ نێودەوڵەتیە لە سووریا و لە ڕۆژئاوا بۆ کورد لە ژنێف حاضری چەند کوبوونێکی دەستوری سووریە بوویمە لە مۆسکۆ حاضری چەند کوبوونێکی دەستوری سووریە بوویمە لە واشنگتۆنیش حاضری چەند کوبوونێکی دەستوری بوویمە لە پێشەوە یەکەم شت ڕۆڵی ئومە متحیدە ڕۆڵێکی پرۆفێشنەڵ نەبوو لەو کاتە یعنی ڕۆڵێکی فەرزکردنی هەندێک ئەجندا بوو بەشدارکردنی نظام لەو کاتەش قوناغێکی خراپ بوو ئەویشتیا بوو ئێستا پرۆسەی دامەزراند سیاغەی دەستور لە قوناغێکی جدیدایە ئایا جەبهەی تەحریری شام دەیەوێت دەستورێکی تەواو هەبێت یان حەزی لێ 4 ساڵی تر تەجیلی کات لەبەر 4 ساڵی تر هەموو عەقڵانی میدڵ ئیست شەرق ئەوسەطیەکان وا تەفکیرەکەن تا وەقت باشترین ئالەتە بۆ حەلکردنی کێشەکان ئەڵێ مەسەڵەن کورد ئەمڕۆ قون داوای شتێکەکە 2 ساڵی تر داوا ناکە بەکات بەواقت شەڕ لەگەڵیان بکەین ئەمە جێگای خەتەرە ئایا بەڵێ گەرنتەیەکی نێودەوڵەتی چۆنە بێت ئایا کێ ڕێعایی ئەم دەستورە ئەکات لە بیرمان دێت لە 2005ەوە ئەگەر ئەمریکا لەگەڵمان نەبووایە لە عێراق قەت نەمان دەتوانین دەستور بکەین بەڕاستی لە بەرگەشتنە قۆناغێک هەرێک لێمە تەنازل کرد لە زۆر شتەکان کورد تەنازلی کرد لە هەندێک شت سنە تەنازلی کرد لە هەندێک شت شیعەش تەنازلی کرد لە هەندێک شت ئایا کێ ئەتوانێت ئەم دەورە بمێنێت بچوونەکەی منەوە گەرنتی نێودەوڵەتی لە بڕۆکەرەکەیە کێ بڕۆکەری سیاغەی دەستورە لە سووریا فەرەنسا و ئەنگلتەرا یان ئەڵمانیاش ئەبێتە دەورێکی تەواو لەبەر ئەڵمانیا گەپارەی نەیەتە ناو مەلعەبی سووریا ئەمجار سووریا نایەتە ئاوادانکردن ئەمریکای ترامپ پارە سەرف ناکات لە سووریا تەواو ناظری حکوومەت ئەوە دکتۆر محەممەد ئەوروپیەکان چ دەورێکیان هەبێت ئەوە ئەبێتە گەرنتی لەبەر تا ئەمڕۆ مووقفی ئەوروپی بەرامبەر بە کێشەکانی کورد جێگای ڕێز و تەقدیرە باش دکتۆر محەممەد
با بێمە پێگەی هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ناوچە ئارامە ناسەقامگیرە ڕاشکاوانە وەڵامم بەرەوە سپاس دەکەم. بەڕێستان شرۆڤەکاری سیاسین و ئاگاداری گفتوگۆ سیاسی نێودەوڵەتیەکانن. ئایا پێگەی هەرێمی کوردستان ئەو پێگە حەقیقی و ڕاستیەیە کە ئێمە خۆمان لێرە باسی دەکەین و شرۆڤەی دەکەین، ئەو پێگە کاریگەریە بۆ وڵاتان کە ئێمە واوێنای دەکەین؟ حقیقت دوو بوچوونی جێ هەیە. ئێمە هەندێک هەن کارێکە لەسەر ئەم بوچوونە و خەڵکێکی تریش هەیە دژمان کارێکە زۆر زیاتر لە ئێمە. خەڵکێک هەیە لە بەغا، لە تەهران، لە ئەنقەرە، لە ئەوروپا، لە ئەمریکاش دژی ئەم بوچوونە کارەکە تەکەم ئەم پێگەیە زایف بێت حقیقت. بەڵام من ئەڵێم حقیقت بە وجودی جەنابی سەرۆک بارزانی بە تەکاتفی مجتەمەعی کوردی پێکەوە بە پێکەوە ژیانێکی تەمام بە تعاونێکی زیاتر هەماهەنگیەکی زیاتر لەناوبەینی حزبەکانی کوردستانی هیچ کەسێک پێ نایەتەکردن لەبەر لە دەستورەوە هەرێمی کوردستان پێگەیەکی قانونی و دەستوریە، حکوومەتی هەرێم پێگەیەکی قانونی و دەستوریە لەناو مجتەمەعی نێودەوڵەتی شخصیەتێکی نێودەوڵەتی خۆی هەیە. ئەمڕۆ تۆش لە عالەمێکەژی شەرت نییە ئەکتەرەکە ستەیت بێت، شەرت نییە ئەکتەرەکە وڵات و عەلەم و دەوڵەت هەبێت. ئەو سەنگی ئێمەمان هەیە هەرێمی کوردستان لە دەرەوەی کوردستان بەڕاستی لە زۆر وڵات ئەقلیمیەکان پترە، بەڵام پێویستە زیاتر ڕێز لە یەکتر بگرین، بتوانین پێکەوە ژیان بکەین و حزبە سیاسیەکانی کوردی زیاتر کەمکەن لە ڕشتنی حەقی خۆیان لەناو مجتەمەعی کوردستانی. ئەمە جێگای داخە بەڕاستی. عادەتەن حزبە سیاسیەکان کارەکەن کە مجتەمەعەکە بەرەو پێش بچێن. بەداخەوە هەندێک لە حزبەکانی سیاسی کوردی ژەهر ئەڕێژێت یان زەید ئەخاتە ناو ئاگر لەناو مجتەمەعەکەی خۆی. ئەمە جێگای داخە. باش دکتۆر محەممەد، یەکێکی دیکە لە پەیامەکان ئەوەیە دۆزی کورد لە ناوچەکە دۆزێکی ڕەوا و دادپەروەرانەیە وە کوردی سووریاش لە مافەکانی بێبەشکراوە. ئەم پەیامە تەنها بۆ دیمەشق و ڕۆژئاوایە یاخود نەخێر ئەم پەیامە بۆ تەواوی پارچەکانی دیکەی کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ من بەتوامل بەڕاستی ئەگەر لە قسەکانی جەنابی سەرۆک بە دقت بدەین بە تەواوی هەموو قسەکانی وەک مەرجایەکی کورد قسەکات، من ئەڵێم کورد بەڕاستی محتاجی بە شخصیەتێکی وە لە هەر پارچەکانی کورد. ئێمە ئەزمەی قیادەمان هەیە، ئەزمەی ڕەمزیەتمان هەیە. من باسی کوردستانی عێراق ناکەم، ئێمە هەمانە دیارە پارچەکانی تری کوردستانیش عینی مشکلیان هەیە. ویستیان هەندێک مشک بێنن بکەم بەفیل نەیانتوانی بەداخەوە نەیانتوانی ئەم بوشاتیە پڕیکەن. ئەم مەسجە لە هەر چار پارچەکانی کوردستانە لەبەر ئەوەی خەریتەی مێشکی جەناب سەرۆک بارزانی بزانێت، ئەزانێ بیانە حدودە نێودەوڵەتێکی بە حیاتی خۆی حدود نەبووە بۆ خەڵکێک بۆ جەندرمە و پاسداران و ئەوان حدود بوو یان جێیشی و یان ئەوە، بەڵام بۆ خۆی هەموو جارێ هەش کوردستان یەک پارچەی بووتە لە مێشکی ئەوە خۆی وای دانی خۆی وایدی و خەڵکێکی تری شێرە کوردستان ئەم بوچوونیان وانە بوچوونێکی تریان هەیە، بەڵام ئەمەی لەسەر مێشکی جەناب سەرۆک بارزانیە ئەمەیە مەسجەکەی لە هەر چار پارچەکانی کوردستانە و تایبەتیش لە بەغایە و بۆ شامە لەم قۆناغا لەبەر کێشە گەرمەکان ئەمەن. دکتۆر محەممەد، دوو پارچەکانی ترەوە دکتۆر محەممەد باسی بەغداد کرد. یەکێک لە قسەکانی دەڵێت ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا کێشەی پۆست نییە، کێشەی مافە. با من پرسیارەکە بەو شێوەیە بکەم، پێتان وایە ئەم قسەیە شۆڕ بوو بێتەوە بۆ خوارەوە بۆ تەواوی هێزوولایەنە سیاسەکان بە پارتی دموکراتی کوردستان خۆشیەوە؟ پێت بڵێم تۆ ئەزانی ئێمە حەسەب من دراسەیەکم هەیە بەسەر ئستحقاقاتی دەستوری بۆ ئیتفاقانەیەکی هەیە. ئێمە تەنها لە بەغا 540 پۆستی عسکەری و مەدەنی مخابراتیمان هەیە. لەو 540 پۆستە بڕواناکەم بیسمان پڕ کرد بێت. ئەمە ئیسباتەکە کە قسەکەی ڕاستە پۆست قەت بوومان خەم نییە. پۆستەکەی ئەوەی کە خەمە لەگەڵمان لەگەڵ بەغا تەعاملێکی شریکاتەیەکی حەقیقی، شەراکەیەکی بە شریک، نەک ئێمە شریکی بێ شەراکەت بین. ئەو عەقڵیەتە بووگەنەی کە هەیە لە بەغا بڕواب کە سەریان ناگرێ لۆ خۆیان و دەرسێکیش لە تاریخ وەرناگرن. خەڵکێک هەیە ئەگەبەی سەیری کرد کە باسی هەڵبژاردنی کرد کە چۆن تامریان کرد لەسەر کوردستان لە هەڵبژاردن، لە پێش هەڵبژاردن لەگەڵ مەحکەمەی ئیتحادی چۆن تامری کرد لەگەڵی. لەو قۆناغانە هەمووی پێکەوە
تێتڤە ئەوان بوو چوونێکی تریان هەبێ لە بەغا پۆست قەت مشکلە نەبیە بۆ کورد بەتابەت بۆ پارتی من ناڵێن بۆ کورد وەڵا هەندێک کورد هەیە لەسەر کورسی دانانیشێ کورسی لەسەر سەری خۆی دانێ تەجروبەیەکی زۆر واشمان هەیە لە بەغا بەڵام جێگای ئەوە نییە باسکە من معلوماتێکی چاکم هەیە لە 2005 تا ئەمڕۆ کام کورد بۆم کورسی لەسەر سەری خۆیان دانا نەخۆیان لەسەر کورسی دانیشتن بەڵام پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەت بووچوونەکانی جەناوی سەرۆک ئەمە نەبوو هەندێکمان هەبوو لە پارتی ئەویش حەزی کورسی پەڕێز بوو بەداخەوە بەڵام بووچوونەکانی جەناوی سەرۆک وازەح بوو بیان نەهو ئێمە لە بەغاین تاکو مافەکانی کورد بپارێزین ئێمە لە بەغاین تاکو سەقامگیریمان هەبێ لەم وڵاتە ئێمە لە بەغاین تاکو ڕێز بگرێ لە مافی هەموو ملەتەکانی ئەوەی لە عێراق بەڵێ سپاس دەکەم دکتۆر محەممەد ئیحسان کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵم بووی گەلێک سپاس زۆر سپاس.